بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. هەڵقەی ئەم جارە تایبەتە وەکو هەڵقەکانی تر بە مانگی ڕەمەزانی پیرۆز، ڕۆژووی هەمووی لایە قوبوڵ بێت. ئێمەش میوانەکانمان لەگەڵ میوانە بەڕێزەکان بەربان کراوەتەوانێ وەکو ئەڵێ بە تێر و تەسەلی دانیشین قسە لەسەر بابەتی ئەم جاراکەین کە ئەویش پەیوەندی نێوان مانگی ڕەمەزان و گەشە پێکردنی بەها ئاکاریەکان یا بەها ئەخلاقیەکانە. بەڕێزان هەموومان نەزانین، ئێوەی میوانانیش ئەو ڕاستیە هەموومان نەزانین کە ئێستا دوژمنی سەرەکی ئینسانە، مرۆڤەکان. هەرچی کارە ساتێ مرۆڤ بەسەر مرۆڤێنێ. بەڕێستانەتان زانیوە ئەوەشە زانین کە جاران لە کۆنا خەڵک لە ئەژدیها ئەترسا، نازانم خەڵک لە لافاوە ترسا، خەڵک لە بوومەلەرزە ئەترسا، لە تاعونە ترسا. ئێستا ئەوانە تەقریبەن زۆربەی کۆنتڕۆڵ کراوە، مرۆڤ توانیوێتی زاڵ بێ بەسەریا. بەڵام ئەوەی نەیتوانیوە زاڵ بێ بەسەریا دەرونی خۆیەت ئینسانەکانە. بۆ ئەم مرۆڤانە یەکتریە کوژن، سەیرم هەموو شەڕ و کارە ساتەکە دروستیەکەن، بۆ بە درێژایی مێژوو خوێن ڕشتن هەیە، بۆ قابیل هابیلی برای خۆی کوشت، بۆ ئەم هەموو مرۆڤە بوون بە دڕندە، بۆ ماڵی یەکتری کاولەکەین، بۆ بوختان بۆ یەکتریەکەین، بۆ چاڵ کەواتە ئەبێ ئیش لەسەر دەرونی مرۆڤەکان بکرێت. تا دەرونی مرۆڤەکان ئاوەدان نەکەیتەوە، کۆمەڵگە ئاوەدان نابێتەوە، مرۆڤ بەختەوەر نابێت. تەبەن توێژینەوەکان پێمانەڵێن یەکێک لە کۆڵەکەکان، یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی کە مرۆڤ ئاوا دوژمنی مرۆڤە، ئەم شەڕخوازیە هەیە، ئەوەیە بەها ئەخلاقیەکان گەشەمان پێ نەکردو. کاڵین ئەخلاق مۆڕاڵ بەڕێزان مەبەستمان چیە؟ ڕازگۆییە. ئەگەر ئێمە لەگەڵ یەکە ڕازگۆ بین بەڕێزان هەمومان بەختەوەرە بین. یەکتر ئەمانەتە، دەستپاکیە، غەژ نەکەین، فرتوفێڵ نەکەین، بە وەفا بین لەگەڵ یەکتریا، ژینگە پارێز بین، بەزەیمان بە یەکتریا بێتەوە، تەسامح لێبوردنمان هەبێ، بەدوای زۆرە شتەکان. جا با بزانی مانگی ڕەمەزان تا چەند ئەتوانێ یا تا چەند هۆکارێکە بۆ گەشەکردنی بەها ئەخلاقیەکان. بڕێزان یەکەم شت با بزانین ئەخلاق چۆن دروستە بێت. مەبەستمان لە ئەخلاق چییە؟ تا بزانین مانگی ڕەمەزان یا کەسێ بە ڕۆژووە بێ چۆن ئەم لایەنەی گەشە ئەکات. طبعا ئەخلاق دوو پێناسی سەرەکی هەیە، زاناکان ئەڵێن ئەڵێ هەر شتێک کارێکی ڕاست بێت، دەرئەنجامەکەی بە خزمەتی خەڵک و ئینسانیت تەواو بێ، ئەمە بە ئەخلاقە، ڕەفتاری ڕاست و دروست. یعنی من لەگەڵ تۆ کە ڕازگۆم، مەوعیدەکەی بۆ دانێ، مەڵم فڵان کات لەوێ دانیشن سەعات 8 وەرن بەرنامەکە تەسجیلەکەین، ڕاستەوە خۆ بۆ نمونە. ئەگەر من هاتم و ئێوەش هاتن هیچ کێشا بێ، پاکسەوە کێشە نابێت، ئیشەکە ئەڕوات و ڕێکوپێکی. بەڵام ئەگەر من نەهاتم، ڕازگۆ نەبووم لەگەڵتان، ئێوە نەهاتن، ئیشەکە ئەڕوا، ئێوە هەتون و من لێرە نیم، ئەتوانن بەرنامەکە تەسجیلکەن، ناتوانن، کاتێکی زۆرم لە تۆ کوشوە. کەواتە بەڕێزان بە چییە ئەزانین شتێ خراپە و شتێ باشە؟ بە نەتیجەکەیە. ئەوێستا باسمان کرد درۆ، من مەبلەغی پارە لای جەنابەت دانێم، ئەگەر پاراست و دوایی یاتەوە بێم ئەمانەتە هەبوو، مانای وایە من جارێکە سیقە و پێەکەم، تۆ سیقە بەم نەکەی، ژیان ئاسایە بێ. بەڵام ئەگەر تۆ پارە و لای من دانا و من خواردم و نەممای تێ، تەواو جارێکە سیقە و بە من نامێنێ، گومانە بێشکە بێت، تەواو پەیوەندیەکان هەمووی تێگەچێت. کەواتە ئەمە یەکێکە لە پێناسەکان. یەکتر لە پێناسەکان دەڵێ ئەوەیە کە لەگەڵ دابوو نەریتی کۆمەڵایەتی بگونجێ. یعنی ئێمە کوردی نەسا لە کوردستان ئەو شتانەی کە لەگەڵ دابوونەریتی کوردەواریە گونجە. بەڵام ئەمە کەم و کورتیتیایە، چکە بەڕێزان زۆر جار دابوونەریت شتێکەکە لەوانەیە ڕاز نەبێ، دابوونەریت کۆمەڵی خەڵکە لەسەری ڕێکەوتووە. جاران لە کوردەواریە ژن بە ژن هەبوو، دەرەنجامەکەی باشتە بوو، گەورە بە بچووکە بوو، چی هەبوو چییە، لە ناو عەرەبە زیندە بەساڵە بوو. کەواتە لە هەندێک دابوونەریتە شتەکان خراپن. ئینجاڵین ئێمە ئەو دابوونەریتانە پەسەندە کە بە خزمەت یاخود بە قازانجی تاک و کۆمەڵ کۆتاییە. طبعا بەڕێزان هیچ بەهایەکی ئەخلاقی بۆ ماوەیی نییە، باوە بزانین. یعنی چی بۆ ماوەیی نییە؟ یعنی هیچ مناڵێک لە دایک نابێ ئەخلاقی هەبێ. یعنی مناڵ نییە لە دایک بێ ڕازگۆ بێ، بە وەفا بێ، ئەمانەتی هەبێت، دەستپاک بێت، چی بێت چی بێت. ئەمە هەمووی لە ڕێگەی ژینگەوە، لە ڕێگەی کۆمەلگاوە ئێمە فێریانە بن. طبعا یەکێک لە هۆکارەکان ئێمەی گەورەین. بۆیە ئەڵێ مەسەلەن من ئەگەر بە ڕۆژوو بم، لەگەڵیشا ڕازگۆ بم، جەنابە بە ڕۆژووی لەگەڵیشا بە وەفای، مناڵەکان مەمچووکەکانمان لە سایمان نەکەنەوە.
ئەینەشم نەگەر باوکم و دایکم و مامۆستاکان و گەورەکانمان کەسانی بەوەفا و دڵسۆز بن و قیەمە ئەخلاقیەکانەوەی کە گرنگە تیا بێ ئێمە لاساییان نەکەینەوە لەوانەوە فێرە بێت. کەواتە یەکێک لە ئامانجەکانی ئەخلاق بریتیە لە دین، یعنی دین خۆی بۆ ئەوە هاتووە بەڕێزان. جەنابتان ئەزانن دین بۆ یعنی بۆ گەشەپێکردن و بڵاوکردنەوەی ئەخلاقات و ئەخلاق، یعنی ئەخلاقیەمە کە ئەخلاقمان باش بوو یعنی خزمەتی ئینسانیەتەکەین، یعنی خوا ئەپەرستین، یعنی عیبادەتەکەین، یعنی فێڵ لە یەکتری ناکەین، ماڵی یەک کاول ناکەین، یەکتری ناکوژین. بۆیە مانگی ڕەمەزان بەڕێزان دەکرێت هەنگاوی یەکەم بێ بۆ گەشەپێکردنی ئەو بەها ئەخلاقیانە. یەکی تر بەڕێزان لە هۆکارەکان چێت دائیمەن جەناب خوشکێکە هەیە، برایەکی بچووکە هەیە، کەسێکە هەیە، تۆ مامۆستای قوتابی هەیە، خوێندکارە هەیە، من باوکم مناڵمان هەیە، هەر کاتێک کەسەکان کردارێکی باشیان کرد ئەڵێ پاداشتی بکە. یعنی مناڵەکە کە شتێکی دۆزیەوە هێنای یای بە تۆ لە باخچەی ساوایان بێ، لە قوتابخانە بێ، لە ماڵەوە بێ، کەوتت دەست خۆش ئافەریم جاری دووەمی شتێکی دۆزیەوە هێنێتەوە. هەر شتێکی زۆر دووبارە بێتەوە بەڕێزان پاش ماوەیەکە بێ بە خوو عادەت. کەسێتی ئێمەش مەجموعەیە خووە، هەر یەکێ لە ئێمە مەجموعەی خوومانێ عادەت. لە نان خواردنا خویەکمان هەیە، لە قسەکردنا، لە جل و بەرگ لەبەرکردنا، لە چوونە دەرەوە، کەواتە هەموو دایک و باوکین جاوە ئەکەوێتەوە سەر باوک، ئەکەوێتەوە سەر کەسەکانی چواردەوری. کاتێک ئەوان ڕازگۆ بن، کاتی ئەوان بەوەفا بن، لە ناو ماڵە عادلە بن، فەرق و جیاوازی ناکەن لەگەڵ سوکایەتی بە خەڵک ناکەن، چی ناکەن، دەمیان پیس نابێ، وشەی ناشرین ناڵێن چی، ئەم مناڵەکان لاسایی ئەکاتەوە. عەکسەکەشی ڕاستە. هەر کاتێ مناڵ غەڵەتێکی کرد، تۆ پاداش دەکەیت، چاپۆشی و لێکرد دووبارە ئەکاتەوە. جاوەی بەداخەوەندێ دایک و باوکێ مناڵەکەیان ئەگەر شەڕێک کات لەگەڵ مناڵێکی ترایەتەوە ئەگوریای شتێکە ئەڵێ بڕۆ تۆڵەی خۆ بکەرە، بڕۆ تێی هەڵڵە، بڕۆ وای لێ بکە، خۆ تۆ نازانم چی. ئەمە تۆ ڕەفتاری شەڕخوازی لا دروست دەکەی. ئەیکوا لێ بوردەی بۆ دانەنیشی لەگەڵ یا ئاشیان کەیتەوە مناڵەکە تیژ نەسیحەتکەی بڵێ جارێکە شتیوان نەکەی، بۆ مناڵەکە دەکەی بە کەڵەگا سبەینی پیاوێکی بۆ کوژێ، ئەی بکوشن و بڕین لە چی هاتووە بەڕێزان. کەواتە ئێمە ئەبێ هەموومان جا ڕۆژوان ئەوەیە بەڕێزان کە چۆن ڕەفتارەکەی جوان بێ، بەس ئەگەر عەسەبی بێ و تووڕە بێ و لەبەرەوەی برسیەتی و جنێ و بات و شت فڕێ بە، ئەرێ مناڵەکەش چی دەرەچێ هەر وەکو دەرەچێ. اینجا لەسەر ڕەفتارە ناشرینەکان مناڵە تفەکە جنێوە یا ڕەفتارێکی ناشرینەکە ئەبێ ئێمە لێ قبوڵ نەکەین، بەر جنێ لێی بی چاوێکی لێ مۆڕەکەیتەوانێ نەبرەی سەوتت دەگۆڕی، دەنگە دەگۆڕی، هەدیەیە کە نایەیتێ، ماڵە خزمێکە حەزی لێتی نایبەی، یاریەکە لێ، سەنگی تەلەڤیزیۆنێکە لێ کوژێن هۆکار زۆرە. ئەڵێن لەبەر ئەوە ئەو کاتە طبیعەتی بەشەر وا بەڕێزان هەر شتێک تۆ پاداشتێکی خەڵک حەز دەکات پاداشتێ بە دووبارە ئەکاتەوە. هەو حاڵەتی یەکەم. هەر شتێکیش تۆ زیانە لێی دەستکەوت، ئازارە لێی دەستکەوت، شتێکی لێیان سەنگی دووباری ناکەیتەوە وردەوە دەنامێنێت. بەڕێزان هەموو توێژینەوەکان، هەموو زاناکان گەشتونەتە ئەو دەرئەنجامە کە بێت و ئەگەر هەر کۆمەڵگایەک، هەر خێزانێک لەگەڵ یەکا ڕازگۆ بن، لەگەڵ یەکا بەوەفا بن، لەگەڵ یەکا دڵسۆز بن، هەر هەمیان بەختەوەرە بن بەڕێزان و عەکسەکەشی ڕاستە. تەمەن یەکتر لە باشیەکانی بەڕێزان ڕۆژوو نازانم تا چەند معلوماتتان هەیە، فەرمودەیەکی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ ئەڵێ ئەگەر یەکێ شەڕێ پێفرۆشێ، ونێ خەڵکێ بیان و پێگرێ شەڕێ پێفرۆشێ غەڵەتی بەرامبەرەکە، یا ئەڵێ جنێ و پێیە، ئەڵێ هیچ وەڵامی مێرەوە بڵێ من بە ڕۆژوم. کەواتە بەڕێزان ئەم حەدیسە ئەگەر یەکێ موسڵمان بێت کەسێ بە ڕۆژوو بێ ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەر بێت و کەسێکی کێشەی بۆ دروستکات جوابی نایەتەوە. تویچیە شانێکرد لێ یا غەڵەتێکەکە شتێکەکە کوشەیەکی ناشرینە لەگەر بانگمان نەکرد و جوابمان نایەوە ئەڕوای دەخۆ تاکەی کەس جوابی نایەتەوە نەتیجەی نەبوو وازێنێ. هەر لەبەر ئەوەشە کە زۆر جار لە زۆر وڵات لە مانگی ڕەمەزانە ژمارەی تاوان و دزین کەمێ بێتەوانە. کەواتە ئەگەر من بە ڕۆژوو بم و موسڵمانی حەقیقی بم یەکێ قسەشم پێڵێ جوابی نایەمەوە. کەواتە ئەم ڕۆژوو گرت نەبوو ئەبێتە هۆی ئەوە من کۆنتڕۆڵی تووڕەبوونەکانم کەن. جا ئەزان بەڕێزان زۆربەی زۆری و کارە ساتانی تووشمانە بێ، ئەو کێشانەی ڕوبەڕوومانە بێتەوە لە ئەنجامی تووڕەبوون و عەسەبیەتە، چکە تووڕە بووین بەرچاومان تاریکە بێ. زۆر کەس لە ئەنجامی تووڕەبوونە ژنی تەلاقا، مناڵی کوشت، چی کرد کارە سات دروست بوو. بۆ لەبەرەوەی لە ناحیە علمیەوە هەمووتان شارەزای ئەوەتان هەیە
ئینسان کە ئینفعالی کرد تووڕە بوو یا قەلەق بوو پرۆسە عەقڵیەکانیش ناکەن کە با بڵێن پەردەی مێشکە کۆرتێکسەکەیەتی ئۆتۆماتیکیە نەکوژێتەوە کە تۆ تەلەبە بووی نەگەر بەبیرتان بێ لە ئیمتیحان ناترساین و قەلەق بووین هیچمان بیر ناکەوتەوە تا تەلەبەی شەشی ئەعدادیەکان کە قەلەق بن هەموو شتێکەزان بەس کە چوونە هۆڵی تاقیکردنەوە قەلەق بوو ترسا هیچی بیر ناکەوێتەوە دوایی یەتە دەرەوە لە هۆڵی تاقیکردنەوەکە نەما قەلەقەکە نەما هەمووی بیرەکە دەڵێ بۆ ێستا لە بیرمە ئاخر ێستا ترسەکەونەوە کەواتە هەڵچوون و تووڕەبوون و عەسەبێت باشە کەیەکی ڕۆژوو بگرێت و قەناعەتی بەو حەدیسە شەبێ کە خەڵق قسە و پێ بڵێ جوابی مێرە و لەبەرەوەی بڵێ من بە ڕۆژووم ڕۆژوان نابێت جنێوبا نابێت کەواتە تووڕە نابێت عەسەبی نابێت ئەمزانن چه خزمەتێکی ئینسانێتەکە چه ئەخلاقێکی بەرزە بەڕێزان تۆ خەڵق قسە و پێ بڵێ جوابی نیتەوە ئەمە زەمانبا بۆ قیەمێکی ئەخلاقی تر لێبوردن تەساموح ئەزانی تەساموح لێبوردن بەڕێزان هەر کەسێک لێبوردە بێ لە ژیان بەختەوەرە بێ و بۆ معلوماتیشتان بەس ئینسانی گەورە توانای لێبوردنی هەیە یعنی خەڵک عەفووکا لێی ببوورێ ئینسانی بوودەڵە بە دوای تۆڵەسەندنەوە ئینتیقام ئاگەڕێ بۆیە گەورەی ئینسان لەوەیە لێبوردە بێ بە دوای تۆڵەسەندنەوەیان نەگەڕین زۆر شتێ قابلی بەوەی لێ ببووری پێویست ناکە لەگەڵ دراوسەیەکە لەگەڵ خوشیەکە لەگەڵ برایەکە لەسەر شتێکی بچووک بکەوینە ئازادانی یەکتری یەکی قسەی پێوتوی شتێ بە بڵێ گەردنی ئازابێ مادام بەو جنێوەیە بەو قسە مرتاح بووە مانایەوەیە خێرێ بۆ منە نووسێت چاکەیەک بۆ نووسە من بوومەتە هۆی مرتاح بوونیەوە وە هیچ تیژ لە من نەکەوتەوە با 100 جار ئەو قسانە بکات بۆیە بەڕێزان ئەبێ یەکێک لەوانە ڕۆژوان کۆنتترۆلی تووڕەبوونەکانی خۆی بکات نابێت بەڕێزان بە ڕۆژووە برسیەتی ئەو برسیەتیە وای لێ بکە مەسەلەن جنێو بە قسە بە مناڵەکانی بڵێ نازان بە هاوڕەکانی بڵێ دوکان نارە قسە بە مشتریەکە بڵێ مشتریە بە دوکاناری بڵێ کەواتە ڕۆژوە خۆسوودی نییە بەڕێزان تۆ هەردەمە بگری خواردن نەخۆی لەگەڵیشیا تۆ ئەبێ کۆنتترۆلی هەڵچوونەکانە بکەیت ئەمە ژێکی ترە لەوە بڕزان یەکتر لە صیفاتەکانی کەسانی موسڵمانی حەقیقی ئەبێ ڕازگۆ بێ و غەش و فرتوفێڵ نەکە بەداخەوە ئێمە ئەگەر ملاحەزەتان کرد بێ زۆر جار کەسانێکن بە ڕۆژووە بەڵام بینی لە بازرگانی و تیجاریە غەشەکە بەسە خۆ زۆرمان هەیە ئەوە لە ڕەمەزانە دەمی خۆی گوتووە نان ناخوا ئاو ناخوا بەڵام لە هەمان کاتیشە کە ئاویشی نەخواد و نانی نەخواد بەڵام دەمی ناگرێ جنێوەیە قسەی ناشری نەکە ئێمە لە حەڵقەیەکە باسیەوەکەین کە چۆن ڕۆژوگوتن هەر ئەوە نییە نان نەخۆی ئەبێ چاو بگری ئەبێ زمانە بگری ئەبێ یۆ بگری ئەبێ فکرێ بگرێت تا دوای زۆر شتە کەواتە ئەبێ کەسێ ڕۆژوو ئەگرێ بەڕێزان ئەم قیەمە ئەخلاقی و دینەکەشمان پێمانەڵێ بەڕێزان کە غەش و فرتوفێڵ لە خزمەتی هیچ کەسێکان نییە ئەزان بەڕێزان ئینسان هیچ شتێک طبعاً هیچ کفنێکتان بینیوە بەڕێزان گیرفانی هەبێ ئینسان کە یێتە دنیاوە بەڕووتی ژەڕوات کەواتە ئەوەی ئەیبین لەگەڵ خۆمانە بەس کردارەکانمانە بەڕێزان بەخوا نە مناڵ فریامانەکەوێ نە پارە فریامانەکەوێ بەس کردار و ڕەفتارەکانمانە اینجا کەواتە تۆ کە خۆ بە موسڵمان دائەنەی موسڵمانیش نەبی کاکە گیان ئیشی خێر کە ئیشی چاکە بکە و ئەزان لە مانگی ڕەمەزانە بەڕێزان ئیشی خێر کارێکی چاکاکەی چەندەها جار پاداشتی زیاتر لای خودای گەورە بەراورد بە ڕۆژەکانی تر چکە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە مانگێکە لەیلەتو قەدری تیا شەوی قەدر مانگێکە قورئانی پیرۆزی تیا هاتۆتە خوارەوە مانگێکە دەرگای جەهەنەم دائەخرێ مانگێکە شەیتان کۆت و بەندەکرێەوە زۆر شتی تایە یعنی بەگاڵتە ئەم مانگەدا ننراوە بەڕێزان یەکتر لە بەها ئەخلاقیان پێویستە کە یەکێ بە ڕۆژوو بێ بەڕێزان عادل بێ بەسمان چی عادل یعنی بۆ نمونە فەرق و جیاوازی نەکات لە نێوان مناڵەکانیانە یعنی دا کێ پیاوێ بە ڕۆژووە بەڵام گرنگی بە کوڕەکەیە و کچەکەی هەمال کردووە ئەم ڕۆژۆ چۆن قبوڵە بەڕێزان والله مستحیلە قبول بێت چکە تۆ بەها ئەخلاقیەکانە پێشێل کردووە چێ قبوڵەکە ئەو فەرق و جیاوازیاکەی یا مناڵێکی بچووکیە گرنگی بەوەیە گرنگی بە مناڵەکانی تر نایە کەواتە بەڕێزان یەکتر لە بەها ئەخلاقیەکان کەسی موسڵمان ئەگەر موسڵمانی حەقیقی بێ من باسیەوە ناکەم بەناو موسڵمانە و لە دەفتەری نفوسە بەڵام قیەمەکانی با نوێژیشکا با ڕۆژوشکا با حەجیشکا با زەکاتیش بە بەڵام چۆنەڵی وەکو عادەتێ گرتوێتی
جەوهەری ئیسلام تێ نەگەیشتووە قیەم و بەهاکان جێبەجێ ناکات کە کۆمەڵی قیەمی جوان هەیە بەداخەوە لە قورئانە بەڕێزان باسی نەفسی ئینسانەکە یەکێ لەوانە نەفسی لەوامە نەفسی لەوام چییە؟ یعنی ئەو دەروونەیە کە لۆمەمانەکات لەسەر خراپەکان لە دەروونزانیشا لە لای ئێمە شتێکمانەیە پێڵێن منی باڵا کە لە دوو بەش پێکاتەوە بەشێکی ویجدانە ئەوەیە محاسەبەمانەکە عینەنشت ئەو نەفس لەوامەکەیە ویجدانیش محاسەبەمانەکە لەسەر کارە خراپەکان بەڵام لە هەمان کاتیشا ئەگەر دیوێکی منی باڵا ویجدان بێ لێپرسینەوەمان لەسەر لەگەڵ بکات لە کارە خراپەکان دیوەکەی تری پێڵە منی نمونەی پاداشمانەکە لەسەر کارە چاکەکان کەواتە کاتێک تۆ بە ڕۆژووە بی کاتێک کە کاری خێرەکەی کاتێک کە زەکاتێ کاتێک کە چاکە ئەەکەی کاتێک یارمەتی فەقیرێن چیەکەی ئەزانی و منی باڵای پاداشت دەکات هەست بە خۆشیەکەی هەست بە بەختەوەریەکەی هەست بە کامەرانیەکەی ئەزانی یەکێکی تر لە باشیەکانی لەلایەنی ئەخلاقەوە کە ڕۆژوو مانگی ڕەمەزان بۆمان دروستەکە ڕازگۆییە زانمەزان بۆچی ڕازگۆیە بەڕێزان ئەگەر تۆ بە ڕۆژوو بی یا بە ڕۆژوو نەبی کەس ئەزانێ ئەتوانی بڵێ بە ڕۆژوم زاهیریەت بە دزێەوە لە ماڵ بچۆ لە ژوورێکە شت خۆ یعنی بەڵام خوای گەورە بەزەزانێ ئەی خۆخوای گەورە خۆ لەویا کەشفت ناکات مەبەسم لێرا چییە ئەو کەسانەی کە بە حەقیقی بە ڕۆژوون ڕازگۆشن لەبەر ئەوەی ڕازگۆیی مابەست چییە ئەوەیە کە تۆ ڕۆژوو ئەگریت بەبێ ئەوەی کەسیش بیزانێ ئەشتوانی ڕۆژۆکەش بشکێنی بەبێ ئەوەی کەسی بیزانێ بۆیە پەیوەندیەکە لە نێوان ئینسان و خوای خۆیە بۆیە ڕۆژەوان ڕازگۆیە لەبەرەوە ناوێ فێڵ و تەڵەکە بکە بە ڕۆژووە تۆ پێشی بڵێ بە ڕۆژوو نییە و کێشەی نییە بەڵام ئەشتوانێ ئەگەر ڕازگۆ نەبێ بە ڕێزان ئەتوانێ بە ڕۆژوش نەبێ بە زاهریەن بێتە دەرەوانێ لەگەڵ من و تۆشا بڵێ من بە ڕۆژوم و ئەوە و نازام چی هەرچەند ئەگەر بە ڕۆژوونی ناتوانی هۆکار هەیە قەناعەتە پێی بڵێ بە ڕۆژوو نیم شەرمی ناوی چی نایە بۆ چێکی کە تۆ لەخوا شەرم نەکەی بۆ لە من شەرمەکەی وە لای منەڵی بە ڕۆژم خۆخوازانێ بە ڕۆژوونی تە پێویست ناکە بۆ ئینسان من ڕازگۆ بێ لەگەڵ خوا بەڵام کەسانی ئەوەی ئیمانێکی حەقی ڕەزان ڕازگۆیە لەگەڵ خۆیان ڕازگۆییمان لا دروستەکە چێت بە ڕۆژوو نەبین ڕازگۆیی نامێنێت یەخۆشتان زان بەڕێزان ڕازگۆیی سەدق یەکێکە لە قیەمە ئەخلاقی هەرە گەورەکات اینجا هەر ئەمە نابێ ئێمە وەی کێشەکە ئەوەی جاری وا هەر لە مانگی ڕەمەزان ناوازان ئەمانە بکەن یعنی ئێمە بەس پێویستمان بەوەی لە مانگی ڕەمەزانە بەڕێزان ڕازگۆ بین ڕازگۆیی سیفەتێکە لە هەموو کاتەکانە پێویستمان بەوەی ڕازگۆ بین لەگەڵ یەکە کەم خۆشاوانی لەگەڵ یەکە ڕازگۆن بەڕێزان درو لەگەڵ یەکتری ناکەن ئێوە خۆتان کە هاوڕێیەکتان هەیە کەسێکی نزیکتانێ کە ڕازگۆیە لەگەڵی چەندی خۆشەوێت چەند ڕێزیەگری چەند بەختەوەرە ئەو کەسە ئێمە زۆربەی درۆیە کێشەکانمان بۆ دروستەکە بەڕێزان تووشی بەدبەختیمانەکە ئەزانی ئەگەر درۆیە بکەی ئەبێ 50 درۆی تری بۆ بکەی بۆی پینەیکەی مەسەلەن تۆ بۆ نمونە لەگەڵ برادەرێکە چووی بۆ مەطعەمێ ئەگەر باوکمان پێمانەڵێ لە شۆبیا بۆ ماڵی کچێکی ڕەفیقێ کچەکان باوکی لانی پێی ناخۆشە چوو بێ بەوە چێ ئەزانی باوکە پێی ناخۆشە یا دایکی پێی ناخۆشە درۆیەکەکەین ئەڵێن بۆ نمونە سەعیمانە کرد لە زانکۆ یا لە مامۆستا دەرسی ئیزافی پێوتوین تەبەن ئەمە ڕاست نییە اینجا پێ دەڵێ بۆ نمونە لەکوێ دەرمحازەرەکە وت ئەبێ درۆیەکی تری بۆ بکەیت چکە خۆی نەوت و حازەکە باشە لە فڵان شوێن ئەی چی ترتان لەگەڵا بوو ئەبێ درۆیەکی تری بۆ بکەیت چەند سەعات خوێنتان درۆیەکی تری ئەها بزانە بەڕێزان کەواتە یەکتر لەو قیەم و بەها ئەخلاقیانەی کە دەکرێ لە مانگی ڕەمەزانە گەشەی پێ بکەین و دینەکەش و ڕۆژوگرتنەکەش و ڕەمەزان هاوکاری دەکا ڕازگۆییە یەکتر لەوانە سەبرە بەڕێزان ئەزانی کەسێ ڕۆژگوگری حەقیقی بێ ئەبێ 12 13 14 سەعات جاری وا لە هاوینە 10 سەعات نازام زیاتر کەمتر لەو بینە تۆ نان نەخۆی ئاو نەخۆی جگەرە ناکێشی وا جگەرە کێشە ئەمە بەڕێزان تەحەمل و سەبرێکی وان نایە کە جگەرە کێشە جاران لە سەعاتێکە سێ جگەرەی کێشە ئێستا بێ 12 سەعات جگەرە نەکێشە جاران ڕۆژی 3 ژەم نانی خوارد ئێستا بێ نان نەخۆی تا ئێوارە لەوانی 10 جار ئاوی خوارد ئێستا نابێ ئاوخۆی کەواتە ئەمە سەبر و تەحەمولێکە سەبر و تەحەمولیش بەڕێزان ئەزانی زۆر گرنگە قیەمێکی ئینسانی زۆر گەورەیە خۆزگای ئەمە هەمووی سەبر و تەحەمولمان هەبووە ئەوەندە ئینفعالمان نەکردایە بەرگەی ئازارمان بگیتایە بەرگەی ناخۆشیەکانمان بگیتایە بەرگەی کێشەکانمان بگیتایە سەبرمان بگیتایە زۆربەی شتەکات
خی گەورە پێمان ئەڵێ سەبر بگرن ئەوانەی سابرین ئەوەی سەبرەگرێ ژیانە بەختەوەرن پاداشتێکی گەورەیان هەیە ئێم سیفەتە بێ گەشەی پێ بکەین بەڕێزان طبعا خۆ هەر مانگی ڕەمەزان گەشەی پێ ناکات تۆ بێ ژیانی خێزانیە زۆر هۆکاری ترێ بەڵام یەکێ لەوانە ڕۆژوگرتنە کە بێ سەبر و تەحەمل هەبێ هەندێکێ سەبر و تەحەملی نییە ناتوانێت یەکتر لە صیفاتەکان کە لە مانگی ڕەمەزانە هەیە سەردانیکردنی نەخۆشە هاوکاریکردنی فەقیرە خێر و چاکەیە زەکاتە چیە ئەزانی هەمانە هەمووی بۆ دەرونی ئینسان وەکو بڵێم چی وایە وەکو دەرمان وایە بۆ نەخۆش هاوکاریکردنی کەسانی تر بەڕێزان ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین بەبێ کۆمەڵ ناژین بۆیە یەکێک لە بە ئەخلاقیەکانی ترەوەی هاوکاری کەسانی تر بکەی یارمەتی کەسانی تر بی ئێمە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە ئەوەی زیاتر یا با بڵێن بە شێوەیەکی گشتی لە وڵاتە سەرمایەداریەکان خەریکە کاریگەری لەسەر ئێمە ژەبێ زیاتر هانی فەردی تاکەین هانی خۆپەرستین هانی ململانێ ئەزین لە پەروەردەی یابانیە پاداشتێن بە فەریق بە کۆمەڵ کە یاریەکە نایەن بە تاکەکە بە هەر هەمویان ئەبێت تۆ لەو یاریە سەرکەوتوبی کە چالاکیەکەن بە هەر هەمیانێن هەوڵێن چونکەڵێ مرۆڤ لە ناو کۆمەڵە ئینسانە لە ناو کۆمەڵە نابێ بکەینە ململانی فەردی تاکی لەگەڵ یەکتریە چەو کاتە هەر یەکە بۆ خۆیە بێ شەڕ و ئاژا و کێشە دروستە بێت اینجا خۆت زانین لە ئەمریکا هەر فەلسەفەکان فەلسەفەیەکی ڕەئسمالیە لە هەمان کاتیشا گرنگی زۆر بە تاکەیەن لەسەر حسابی کۆمەڵ هاتوویەکێ لە زاناکانیان زانای ئەنثرۆپۆلۆجیایە ئەنثرۆپۆلۆجیا یعنی بەشێکە لە کۆمەڵناسی توێژینەوە لەسەر کۆمەلگا سەرەتاییەکانەکە بەراوردیەکە بە کۆمەلگا پێشکەوتوەکان بزانێت تا چەند کەلتور و سەقافەت و با بڵێن ژیانی ئەم سەرمایەداری ومانە تا چەند کاریگەری لەسەر مرۆڤەکان بووە ژیانی سادە کە ئاژی ئینسانێکە لە گوندێکایە لە وڵاتێکی سادەیە تا چەند جیاوازی هەیە لەگەڵ شوێنێکی ئاڵۆز و پڕ لە کێشەیە ئەچێت لە گوندێک لە شوێنێکی سادەیە فەریقا ئەم ئەنثرۆپۆلۆژە ئەمریکا توێژینەوەیەکەکە توێژینەوەکەی چییە بێیشان یەکێک لە چالاکیەکان بۆ من لە دووری 50 مەترێکەوە درەختێکی لێبێ ئەچێ یەک عەلاگە میوە تاوان پرتەقاڵی تیا مۆزی تیا سێوی تیا ئیتر جۆرەها میوەی تایە عەلاگەکە پڕەکە لە بن دارەکەیە دایەنێ لە تەنیشتەوە دە 12 مناڵی ئەفریقی ئەو گونداهێنێ ڕیزیانەکە لە دووری بڵێن 50 مەترە چەند مەترێکە بێ پێیان ئەڵێ ڕیز بن بە یەک ڕیز کەیفی کەم لێیە ڕاکەن چێ یەکەم جار گەشتە درەختەکە یا گەشتە عەلاگە میوەکە هەمووی بۆ خۆی وەڵاوی فیکە لێیە هەموو مناڵەکان دەستی یەکتریەکن بە یەک ڕیزەڕۆن بە یەکەوە کەس پێشێویتر ناکەیە هەموویان دەچنە لای دارەکە عەلاگەکە ئەکەنەوە میوەکە بەشەکەن زاناکە سەریە سۆڕمێ ئەڵێ باشە بۆ واتان کرد ئەی بۆ یەکێکتان ڕای نەکرد هەر هەمووی بۆ ئەوە بوو لە گوندێکی ئەفریقی بزانم مناڵەکان چۆن جوابیان ناوێت تەمەن ئەمە کەلتورەکان وە پەروەردەکان وە وتی چۆنە بێ یەکێک بەتەنیا ئەم هەموو میوەیە بخوا ئەوانی تر سەیری دەمیکرد سەیری و جوابە بەڕێزان ڕاستە دە لە فەلسەفەی ڕەئسمالیە وان نییە کەسێکێ ملیاراتی هەیە ئەوانی تریش هەمووی برسین و لەسەر جادا سڕێن نانیان نییە خەریکە لای خۆشمان کەسانێکەیە 5-6 قاتی بەرز کردوێتەوە لەوانەی 50 ژووری هەیە لە ژوورێکی شاخەوێ بەڵام دراوسێکەشی ئەم لاشی کەسێکەیە خێمەشی نییە چۆن ئەم کەسە بێدەنگە بێ خێمەیەکی نەبێت یابێ نانێ نەبێ بیخوا چۆن حقد و کەڕاهیەت ڕق و کینە شەڕ و کارەسا دروست نابێت دزی و تاوان دروست نابێت چۆن دروست داوێ بەڕێزان ئەمە ئەوەیە تۆ تاک گەورەکەی لەسەر حسابی کۆمەڵ بۆیە هاوکاریکردن و تەعاون و پەیوەندی کۆمەڵایەتی یەکێکە لە بە ئەخلاقیەکان ئێ لە ڕەمەزانە تۆ شەوەچی بۆ تەراویح نوێژی جەماعەتەکەی لە جەژنا سەردانی خزم و کەسەکەی بە یەکەوە کۆ بنەوە ئەمە هەمووی گیانی کۆمەڵایەتی بەڕێزان دروست دەکات لە فەردیەت و لە ئەنانیەت و لە خۆپەرستی ڕزگارمانەکات ئەزان بەڕێزان لە زۆربەی وڵاتانی دنیا بابەتێکەیە بۆ پەروەردەی ئەخلاقی مۆڕاڵ لەو یابانە منهەجێکیان داناوە ئیجباریە جاران اختیاری بوو پەروەردەی ئەخلاقی مۆڕاڵ چاڵە خەریکە ئێمەش ڕەئسمالی دێتە ناومانەوە بە ئەخلاقیەکانمان لە دەسەین یەک نمونەی بەسیطان بۆ بێ ئەزانین تدریب بە مناڵەکانەکەن بۆ نمونەڵێک کە چوویتە کۆڵانێکی تەسکەوە هەردووکتان چەترتان پێیە و بارانی ژەبارێ چۆن چەترەکە بگری بە زاویەیەک ئەویش تەڕ نەبێت تۆش تەڕ نەبی
لا ئێمە چەترەکە ئاڕێ تۆ بیکە لای بە یای کا بە چاوی ئەوە یایکە کێشەیەک دروستە بێ لەوێ تەنانەت تەدریبیان لەسەر ئەوە پێەکەن کە چۆن چەترەکە بە شێوەیە بگری کاردووکتان براوە بە نەگێکتان دۆڕاوی تر براوە بێ زۆر شتی تر بەڕێزان جا مانگی ڕەمەزانی چەکەلەوە کە ئەو ئەگەر باش بەکاری بێنین بە ئەخلاقیەکانمان بۆ گەشە پێەکە ئێمە بەشی یەکەممان لێدا تەواو بوو بەڕێزان ناوبڕێک وەرەگرین دوای یەینەوە خزمەتان پێکەوە دەسەکەین بە گفتوگۆ و مناقەشە بۆ دەوڵەمەندکردنی بەشی یەک بۆی هەموو لایە سوودی لێ وەربگرین پاش کەمێکی تر دێنەوە خزمەتان بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو خۆشەویستان ئێستا لە بەشی دووەمی بەرنامەکە لەگەڵ میوانە عەزیزەکانمان دەسەکەین بە گفتوگۆ بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە لە کاکە هێرشەوە دەست پێگەین کاکە هێرشجان فەرموو تەوەرکی زۆر باشە دەست خۆشە ماندووش نەبی دکتۆر گیان پرسیاری من ئەوەیە بۆچی لە وڵاتی ئیسلامیدا زۆر بایەخەدەن بە پاک و خاوێنی لە ژینگە و هەموو شتێکمانە بەڵام لە هێندێک وڵاتدا لە وڵاتی ئیسلامی احتیمامی پێن بڵێ کە وڵاتی ئیسلامی وەنگە احتیمام بە نەزافەت و بن بەس وڵاتانی بە ئەخلاقێکی بەرز دەزانن ینی خیەمێکە بەهایە لە دینەکە نەزافەت من الئیمان بەڵام جێبەجێ ناکەن ڕوا ناکەن بەڵام لە وڵاتی هەندێک وڵاتە هەیە کە مسلمانیش نین ومانە زۆرتر بایەخەدەن بۆینە بۆچی لەلای ئەمە کە بینین ئەو شتە بەڕێوە ناپن زۆر ڕاستەوەڵا کاکێڕجان ئەو بۆچیە گەڕێتەوە طبعا ئێمە دینەکەمان پێمانەڵێ پاک و خاوێنی لە ئیمانەوەیە یعنی وەکو نەست وەکو تێکست وەکو فکر هەیە بەڵام ئێمە جێبەجێی ناکەین بۆ جێبەجێی ناکەین مانای وای ئێمە تەطبیقی قیەمەکان ناکەینەوە هیچی تر نییە بەگشتی باسەکەم نەک چونکە ئێستا سەیریکەن بەڕێزار زۆربەی وڵاتانی ئیسلامی بە بەراورد بە وڵاتەکانی تر ژینگەیان پیسترە ئێمەی خۆمان کورد کاچین بۆ سەیران بزانە چی لەو ژینگەیەکەین بەڕێزار هەمووی عەلاگە و دەبە و نازانم کلێنس و شت ینی خەڵک لە سیارەکەەوە ئەڕوە شتەکە لە جامەکە و فڕاتە دەرەوە لە کاتێکە ئەڵە من مسلمانم دینەکەشی پێڵێ نەزافەت و پاک و خاوێنی لە ئیمانەوەیە ئەوە عیلاقی بە چێوێ کاکێ ڕجال یەکەم ئێمە لە پەروەردەیە نەمانتوانیوە ئەو قیەمانە بخەینە ناو دڵ و دەروون بیکەین بە ڕەفتار یعنی تۆ من زۆر جار بە نمونە هێناومەتەوە لە مەکتەب لە دینە ئەگەر بۆ نمونە ئەم بابەتە هەبێ بخوێنرێ مامۆستاکە تەلەبەکە فێرەکە مناڵێکی کوردە فەقیرە بە عەرەبی دەرخیەکە پاک و خاوی نەزافەت و من الئیمان دەرخیەکە دە لە ئەێنێ دە لەدا ئەمە بە قسەکردن بە نووسین لەسەر وەرەقە بەڵام بە ڕەفتار چڵمن و پیس و چەپەڵە ژوورەکەی پیسە جلەکانی پیسە جانتاکەی پیسە نازانم چێ ئەوە پەروەردە نییە ئەمە فێرکردنە ئێمە پێویستمان بە پەروەردە هەیە پەروەردە چییە تۆ مناڵەکە ناچی ئەمەی پێ دەرخکەی من بۆ پێی دەرەخەم لە مێشکا مێشکیکەم بە کتێبخانەیەکی گەڕۆک چ سوودی هەیە ئەبێ بیکەیتە سلوکە و ڕەفتارە هەڵسوکەوتەوە وەکو وڵاتانی تر لەو یابانەیەک فەڕاژ نییە تەسەورکە لە باخچەی ساوایان و مناڵەکانیان فێر کردو خۆیان شتەکانی خۆیان پاکەن تەنەکەی خۆڵەکەەوە فەڕاشە نییە ئێمە مەکتەبی وا فەقیرە حەو فەڕاشی هەیە بەڵام هیچ پیس و چەپەڵە فریان ناکەوێت تەلەبەرشت فڕەیە بۆ لەبەرەوەی فێرمان نەکردو بچێتە ڕەفتاریەوە ئەوە ئەبێ ئەو مناڵەگەرەتێ پەروەردەی کەی پەروەردە یعنی چی یعنی فێریکە دەموچایی پشوە فێریکە نینۆشی بکە فێریکە ژوورەکەی خۆی پاکاتەوە فێریکە جانتاکەی پاک ڕاگرێ فێریکە کتێب و دەفتەرەکەی بەرە کتێب بگرێت چی تا دە لە دەی بەرێ بەڵام ئێمە دەرخیەکات و دە لە دەی ئەینێ بەڵام لە سلووکی چی نییە یا بەهەش لەژێر پێی دایکانە پێی دەرخەکە جەنەت و تەحت ئەقدام الأمهات دە لە دەی ئەیات ڕا دە لە دەی لە دینە هێناوە بەڵام ڕاتەوە شەق لە دایشێڵەیە جنێو بە خوشکە گەورەکەیە چیەکە نەمانتوانی بکەمە ئەمە خەلەلەکە ئەوەیە خەلەلەکە ئەوەیە لە پەروەردەیە تۆ لە مناڵیەوە بێزن ئێمە زوین بە گەورە هەر بەو شێوە شتەکانمان فڕێەوە باوکمان فڕێ ئەمەش فڕێ مناڵەکانمان فڕێ بەو شێوەیە بەڵام وڵاتانی تر نە ئەزانن معنای پاک و خاوێنی چییە سەحەت و تەندروستی چییە ماوەیەک لێرە لە سلێمانی چەند با بڵێن هەندێک لەوانی کۆمپانیەکانی پاکردنەوە خەریب و شارەکە بۆ گەنکە ئەزین لە یابان پێڵێن ئەندازیاری پاک و خاوێنی تەسەوورکە نزیکەی 50 گەڵا 50 گەڵا $5,000 معاشی هەیە لا ئێمەش پێڵێن کە ناس و کایەتی پێکەن ئەوەی لە قیمەتی گەیشتنمانەوە قیەم و ئەخلاقی کە زەرع کراوەتیامانە بەداخەوە ئەمە هەمووی ئەوە خەلەلەکان هەر لەوەیە کاکە هێرشجان هێلین خان
بەس دیچی کردوێن خان سپاس دەکەم کاک دکتۆر گیانەمەوێت لەسەر لێبوردەیی قسە بۆ بکەم ئەڵێن تۆ پێویستە کەسێکی لێبوردە بیت باشە لەم کۆمەڵگەی ئێمەیە ئەگەر بە شێوەیەک لێبوردە بیت چاوپۆشی لە هەڵی کەسانی تر بکەیت پێتەڵەن کەسێکی ترسنۆکە و پرسیاری دووەمیشم هەر لەو بەو شێوەیە هەر لەسەر هەر لێبوردەیە ئەوەیە تۆ کە لە کەسەکە ئەبووری کەسەکە بە جاوێکی ئەوەنە ناشرین سەرە ئەکا بەجی پەشیمانە بیتەوە داوای لێبوردنە لەو کەسە کردووە هێلین خان دەسەکانە خۆزی وڵا پرسیارێکی زۆر جوانە بەڵام پرسیارێت تۆ بکەم ئەمە بۆ چوونی هەندێک خەڵکە هەموو کەس نییە چکە بێمە جیایکەینەوە ئێستا جەنابە وەکو هێلین غەڵەتێک ئەەکەی بەرامبەر هاوڕێیەکە کچێکی ڕەفیقی دەستە خوشیەکە کاتی ئەو کە گەردنە ئازا کاڵێ هێلین گەردنە ئازا بێڵیشم لە دڵانەما بە ترسنۆکی دانەیە ڕێزیەگری کەواتە من دڵنیام هەموو کەس بەو شێوەیە نییە کوردەواری خۆشمانەڵێ چەند بێچەقەڵ نابێ ئەگەر لە ناو 100 کەسە تۆ لە 100 کەس ببووری لێبوردەبی بۆ نمونە لەو شتانەی کە قشایانی لێبوردنە ئەندێشت هەیە قەشایانی لێبوردنیە تۆ لە ڕێگەی یاسا و مافیقۆ وەرەگری یا لە ڕێگەی هەر وەسیلەی شترەوە بێ وەسیلەکە بەڵام شەرعی و دینی و کۆمەڵایەتی بێ حەقەکەی خۆ وەرەگریتەوە بەڵام کێشەکە لێدا چییە کەسانێک کەن بەو شێوە تێناگەن تۆ لە بەردەم دوو ڕێگای خاتونجان ئایا بە دوای تۆڵەسەندنەوەیە ئەگەڕی کێشە بۆ خۆ دروست دەکەیت لەبەرەوەی ئەو چەند کەسە کەمە بە ترسنۆکە دانێن یا ئەوەیە لەلایانی دەرونیەوە خۆ مرتاحەکەیت و ئەو گرێ دەرونی لە خۆ دەکەیتەوە چکە ئەگەر تۆ بە دوای تۆڵەسەندنەوەیە بگەڕی بۆ نمونە ئەو کچەی ڕەفیقێ ئەگەر بێت و غەڵەتێکی بەرامبەر تۆ کردو تۆ گەردنی ئازان نەکەی بڵێ وڵات تۆڵەی لەکەمەوانەی کێشەیەکی بۆ دروستکە ئەوی دوای تۆڵە لە تۆ کاتەوە بێت تۆ خۆ حازرکەیت و وەکو دوژمنایەتێکی لێە کەواتە دایمەن تۆ لە قەلەق و ترساژی ئەی بۆ من بە ئیسراحەت نەخەوم بەبێ ئەوەی ترسێکم هەبێ و گەردنیشیم ئازاد کردووە یخوای گەورە پێمانەڵێ ئێمە باسی مانگی ڕەمەزان نەکەین باسی ڕۆژوگرت نەکەین باسی تەسامح لێبوردن نەکەین خی گەورە پێمانڵێ ئێوە لەسەر زەوی ڕحم بە یەکتری بکە من لە ئاسمان ڕحمتان پێکەم خاتونجا تاو بەڵام تۆ دوو کەس سێ کەس لە 100 کەسا 4 کەس 10 کەس ئەو شتە تێگا من 96ەکەم بەلاوە مهمە 4 کەسەکەم بەلاوە مهم نیە ئەو 4 کەسەش پاش ماوەیە کە بەم شێوە تێگەیشتووە هەستەکە کە من بە دوای تۆڵەسەندنەوە نەگەڕام هەر ڕۆژێ پەشیمانە بێتەوە لەبەرەوە تۆ ئێمە لە ژیانە ئەبێ ئەو شتانە بکەین کە ڕاستە نەگە ئەو شتانە بکەین کە غەڵەتە لەبەرەوەی خەڵکێکی تر بەو شێوە تێگەیشتووە نا لەبەرەوە زۆر ئاساییە تا ئەتوانی چاکە بکە تا ئەتوانی لێبوردە بە یەکەم کەس خۆ قازانجەکەی خاتونجان یەکەم کەس خۆ قازانجەکەی لە ڕقوکینە و حەقت ڕزگارە دەبێ لە تۆڵەسەندنەوە ڕزگارە دەبێ ئەی ئەزانی لە کۆمەلگای ئێمە چەند عەشیرە تێدایان کەسیان لە یەکتری کوژ لەسەر شتێکی بەسیط دوای هەر ئاش بوونەوە تخواگەر هەر یەک کەس کوژرا سڵح کرا باشتر یا 500 کەس کوژرێن 200 کەس کوژرێن تۆ پێ بیر لێ بکەیتەوە کوردەواڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە تەواو بێ لە شوێنێکا بوەسی زۆر سوپاس کاکە پێشەنگ ئایا دکتۆرگیان چۆن ئەبێت دوو کەس لە هەمان خێزان هەمان پەروەردە بکرێن بەڵام یەکێکیان خاوەن ئەخلاقێکی زۆر بەرزترە ئەوەی کەشیان دایم کێشە ئەنێتەوە بۆ خێزانەکەی زۆر سوپاس وەڵا کاکە پێشەنگەوە جەناب لەوانەیە قەناعەت بەوە بێ کە خێزان هەموو شتێکە ڕاستە ینی زۆر جارە پرسیارە کراوە باش ئەم دوانە بران خوشکن لە هەمان خێزانن هەمان بۆ ماوەن یعنی یەک دایک و باوکیان هەیە یەک بەرە بابن لە هەمان کاتێک پەروەردەکراون ئەمە بۆ ئەمەیان کەسێکی دڵسۆز و بەوەفا و ڕازگۆ ئینسانێکی باشە هەر حەزەکەی لەگەڵ یا بژی ئەمەیان بۆ شەڕانی و بزێ و پڕ لە کێشەیە ئەزانی سەبەبەکە چیە کاکە پێشەنگیان ئێمە کۆمەڵێک دام و دەستگامان هەیە بەس خێزان نییە بۆ پەروەردەکردنی ئینسان لەوانەی باوکیان باشن مناڵی یەکەم کە باشە چۆتەوە سەر دایک و باوکی لاسای ئەوانی کردێتەوە کاریگەری ئەوی لەسەرە بەڵام مناڵی دووەم کاریگەری برادریی خراپی لەسەرە چ ئێمە هەر خێزانمان نییە برادری خراپێ بەلا ڕێدا بە ڕاگەاندنی خراپمانێ لەوانەیە سەیری فلیمێکی خراپکە سەی ڕاگەاندنیشی خراپکە من ئەمڕۆ خەبەرێکم خوێنەوە لە یەکێ لە شارەکان بانکێک دزرا وەکو فلیمێک چۆن لە فلیمە هاتووە ڕێک لاسایی کردێتەوە لە فلیمێکە بانکێکیان دزیوە هاتووە لەو شارە بانکەکەی دزیوە عینەن لە فلیمەکان چۆن کراوە بەو شێوانە کەواتە لەوانەی ڕاگەاندنیشی خراپە بێ لەوانەیە خوا نەخواسە مامۆستایەکی خراپە بێ خاڵێ مامێکی خراپە بێ چۆتەوە سەر ئەوە ئەوە هۆکارەکەی هۆکاری ژینگەیە ئێمە ڕاستە بۆ ماوە پەروەردەی خێزانی یەکێکە بەڵام برادەرەکانیان هەمان برادەر نینە و دوانە ئەو ڕاگەیاندانەی سەیرەکەن هەمان ڕاگەیاندن نین
لەوانەیەکیانە چێتە مزگەوت نوێژەکە مامۆسایەکی باش بووە بە قودوەی یەکتر هەرە چێتە مزگەوت نوێژەکە تیرۆرستێ بووە بەڵێ کەسێکی تندڕە بووە بە قودوە پێشەنگی ئەمانە هەمووی کاریگەریان هەیە خاتوشایەن دەست خۆش بێ دکتۆرگیان بێ زەحمەت پرسیارەکەی من ئەوەیە ئێمە ئازاهیم دنیای کاتی و هەمومان تاقیەکرێنەوە بەڵام سەرڕای ئەمە کۆمەڵە کەس هەیە حەزەکە ئازاری کەسانی تر بە حەزی بە شەڕە حەزی بە تونند و تیژە چۆن وا لەم کەسانە بکرێ ڕێگەی ڕاست بدۆزنەوە و دوورکەونەوە لەمە چۆن ڕەفتارەکانیان بگۆڕن شایەن خان ئەڵا ئەوە کەوێتەوە سەر یەکەم فەلسەفە و تێگەیشتنی ئێمە وەکو جەنابەوتی ئەگەر من ئیمانم هەبێ بڵێم ئەم دنیاە وەکو چۆن ئەڵێ لەعبین وەلەهو ئەوەی لە قورئانە خوای گەورە پێمانڵێ ئەوێن یاریکردن و کات بەسەربردنە کاتیە ئەبەدی نییە ئینسان تەمەنی بچووکە بۆ ئەوە نەهاتووە خەڵک ئازار بە خەڵکیش وەکو من مرۆڤە ئەوێ بژی بۆ یان ئەگەر بیرکردنەوەی بەو شێوە بێ ئیمانی بەوە بێ بە قسەی خۆشمان لە کونیەتە دەر لە ناو خێزانە فێری گفتوگۆ و مناقەشە کرابێ فێری لێبوردەیی کرابێ ئەوە بەو شێوەیە پەنا بۆ شەڕ و تندوتیژی نابە پەنا بۆ مناقەشە و گفتوگۆوە باو لێک تێگەیشتن و حەلی وەسەڵ بدۆزنەوە هەردووشیان براوە بن بەڵام ئەگەر لەو ئینسانانە بێ بیرکردنەوەی بەو شێوە بێ کە طەبیعەتی ئینسان شەڕە شەرعی مار بەدار ئەبێت تۆ پیا و پیاوە تۆڵی خۆی بکاتەوانێ نێڵی مەسەلەن حەقێ بخورێ نازانم چییە تا دوای ئەوە پەنا بۆ شەڕ و تندوتیژیە بە کۆمەلگاکان هەنێ جار کۆمەلگاکان هۆکار نییە بەڵێ بێگومان خاتون جار تۆ لە وڵاتێکی وەکو ئێمە بژی هەمووی شەڕ و کارەسات بێت لە مناڵیە بێبەش بوو بێ لە خۆشەویستی بێبەش بوو بێ لە پەروەردەیەکی دروست ڕاگەیاندنێکی شەڕانی خراپە بێ بەرەولات برادەری خراپە بێ عنف و تندوتیژی ڕێزی بگری شێ پیاوکوش بێ لە پێشەوە بێ ئەوانەی تێگەیشتون و سەقافەت و ڕۆشن بیریانێ پشتگوێ خراپن جیە تا دوای ئەگەر چەک و سیلاح لە پێشەوە بێ قەڵەم شکا بێ نوگەکەی لە دواوە بێ ئەبێ گومان خەڵک ناسایەوە کاتەوە کۆمەلگای کوردی بووە عێراق شەڕانی تندوتیژی زۆرتیا لەوەتی هەیە تۆ لەوەتی لە دایک و کچی من لە شەڕ ژیاوی 5 ساڵی یەکەم شەڕ و کارەسات بە دوایی زیاتر هەتا ئەمڕۆ مرۆڤێ لە ژینگەیەکی پڕ لە شەڕ و کارەساتە چی لێ دەرەچێ باوکە چۆن جانبی خێرەکەی ساوز دەبێت نابێت بێگومان کۆمەلگا خێزان ئێمە زۆر بەمان خێزانەکانمە وەکو پێویست مناڵی پەروەردە ناکە دایک و باوکەوە ژمارەیەکی زۆر بێ باوکن ژمارەیەکی زۆر باوک و دایک خەریکی شوکان و مناڵێ ئەم ڕاگەیان نانەبووە بە مامۆستایان هەتا دوای ئەمانە هەمووی وای لێ کردووی ئەو ژینگەیە وای لێ کردوینە و کەسا هەوە دەرچێ بەڵێ ئەسراخان دەستخۆش دکتۆرگیان بۆ بەرنامەکە و بە شێوەیەکی گشتی مۆزوعەکەی تۆ لە پەیوەندی دین بوو لەگەڵ ڕۆشت و گەشە پێکردنی بە ئەخلاقیەکان ئێمە ئەتوانین بیکەین بە مەرج بڵین ئەو کەسێک کە دیندارە باوەڕدارە ڕۆشت و ئەخلاقی بەرزترە باشترە لە کەسێکە دیندار نییە یاخۆت با بڵێن دینەکەی بەو شێوە نییە کە ئەبێت هەبێت زۆر سپاس هەم دانیشتە ساخان یەکەم کۆمەڵێک ینی گۆڕاو هەیە ینی ئەوە نییە بڵێ ئەوە بڵێ ئایانە یەکەم بەڵێ هەرچی ئەوانەی کە ئیمانداری ڕاستەقینەن نەک بە نفوز ئیمانی هەبێ و دینەکەی وەکو تقوسێک وەکو عادات و تەقالی دێگرت بێ بێگومان بۆچی چکە ئاەتێکی قورئان هەیە بۆ نمونە بڵێ تەسامح و لێبوردە و نەبێ بڵێ ڕێزی بەرامبەر مەگرە بڵێ ئەوە مەگە یعنی زۆربەی زۆری ئاەتەکان و حەدیسەکان باسی خێر و چاکە ئاکات خێر بکە و لە شەڕ و لە خراپە دوورکەوەرەوە کەواتە ئەگەر فعلەن ئیمانێکی تەواوی هەبێ فعلەن ئیمانی بەخوا هەبێ ناچێ خەڵک کوژێ کاکێکی ئیمانداری ڕاستەقینە بێ بەخوا خەڵک ناکوژێ چێ لە دینا پێمانەڵەوەی کەسێ بکوژێک و هەموو عالەمی کوشتە بێ وایەوە نیە ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بێ بەخوا خۆی ناکوژێ چکە لە دینا پێمانەڵەوەی خۆی بکوژێ لە ئاگری جەهەنەم ئاسووتێ وایە بەخواوە ئیمانداری حەقیقی بێ کچی من ناچێ ماڵی هەتی و بخوا ناچێ غەشی لێ بکە ناچێ دزی لێ بکە ناچێت تا وەتا دوایی بەڵێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئەگەر یەکێ ئیماندار نەبوو نوێژ و ڕۆژووی نەکرد ئەخلاق و قیەمی نییە و زۆری شەیە متەدەین نییە بەڵام جانبی ڕوحیەکەی ئایدۆلۆجیا و فەلسەفەی تێگەیشتووە ڕاستە دین حەقی نییە وە خوام حاسەبەیەکەوە حەقی خوایە لەسەری بەڵام لەگەڵەوەشە پەروەردەیەکی جوان کراوە ئەخلاقێکی جوانێ تێگەیشتنێکی جوانیە یعنی مەرج نییە بەڵام
ئەوەی ئیمانداری حەقیقی بێ لە 100% بەڵێ ئەخلاقێکی بەرزیشە چە دین هاتووە بۆ ئەخلاق بۆ باشکردنی کۆمەلگا بۆ باشکرد بۆ بەختەوەری ئینسان ئەخلاقیشە مرۆڤ بەختەوەرەکە بەڵام مەرج نییە هەرچی ئیماندار نەبوو ئەخلاقێکی بەرزیە بێ هەیە ئیمانی نییە لەگەڵەوەشە هزار خراپەکە و تاوانەکە چکە لە ترسی لە خوانێ ترسی لە ڕۆژی قیامەت نییە یەکی ئیماندار بێت ترسی لە ڕۆژی حسابێ هەر ڕۆژی قیامەتێ ئەندامەکانی لەشم لێ مەکەونە شایەدی هەتا دوای بەڵێ ئەوە کاریگەری هەیە و پەیوەندی شەیە خات و ڕۆژیار زۆر سپاس دکتۆر بۆ بەرنامە جوانە ببوورە دکتۆریان ڕازگۆیی هەندێک جار ڕازگۆیی ئەو خاتە کێشەوە بۆیە بە ناچاری نابێت ڕازگۆ بیت چی بکرێت بۆ ئەو بۆی خۆ بپارێزی چی بکرێت باشە زۆر سپاس وڵا ڕۆژیان شتێکی جوانە وروژان ئەمە پێمانەڵێ ئایا ئەخلاق شتێکی مطلقە ڕەهایە یعنی چی یعنی ئەگەر یەکیە پێڵێن ڕازگۆیە یعنی ئێمە بە تۆ ئەڵێنی لە ڕۆژیار فەر ئێمە ئەیناسین لە مناڵیەوە لەگەڵ ئێمە بۆ کچێکی ڕازگۆیە ئایا مانای ئەوەیە ڕۆژیار ئەبێ لە هەموو مواقیفەکە ڕازگۆ بێ نەخێت لە عیلمەوەمان پێ ناڵێ چ کاتێک بە تۆ یا بە من یا بم بە ڕێزانەڵێن ڕازگۆ کە لە زۆربەی مامەڵەکانمانە ڕازگۆ بین بەڵام هەندێک جار کە ڕازگۆ ئەبی ژیانە دەکەوێتە خەتەرەوە یا زەرەری گەورەی لە دوایە لەو کاتەیە ئەوەنێ لە درۆی مەسلحەتە درۆیەکی سپیە هەرچەندە درۆ هەر درۆیە بەڵام لەو کاتەیە تۆ وەرە مقارە ناکەی ئەزانی چۆنە خاتون خوای گەورە کە دینی ئێمەی دروست کردو و دینەکە لە مەسلحەتی ئینسانە هەمووی بێ لە خزمەتی ئینسانە بێ حتا جاری وای خوای گەورە ئەو شتانەی حرامە لەبەر ئینسان حەڵاڵی کردووە بۆ نمونە گۆشتی بەراز حرامە وایە بەڵام ئەڵێ ئەگەر چوویتە شوێنێکەوە هیچ خواردنێک نەبوو تەنیا گۆشتی بەراز هەبوو بۆ ئەوەی نەمری بیخۆ لەو حاڵەتەیە حەڵاڵ کراوە کەواتە هەمان شتی ڕاستە تۆ کەوتوویتە ناو مەجموعەیە تیرۆرستەوە باشە ئەمیرێکیان هەیە ناوی فڵانە پێ دەڵێن ڕاو بەم ئەمیرە چییە تۆ خۆ لە حەقیقیە لعنەتی لێەکەی چکەمانە قاتلت ئایا لەو کاتەیە ئەڵێ لعنەتی لێکەم ڕازگۆبی بۆی بکوژرەی بۆ ئەوەی ژیانە پارێزراوە بێ وەکو خواردنی گۆشتی بەرازەکە ئەڵێ وایە وا و مجاملەیەکیانەکەی جاری وا هەیە بۆ نمونەگە زمانی حکومەتی بەعەز بێ خاتون جار جەنابێ لە لای ماڵی خۆتان وەستاوی مەجموعەیە فیرارە یا پێشمەرگەی ڕاوێنێن ئەو کاتە ملازم محسین یا جاش ئایا خۆیانەکەن بە ماڵێکا بە مزگەوتێکا بە شوێنێکە ئایا کەیەن پرسیار لە تۆکەن تۆ کەسێکی ڕازگۆی بڵێن دوو کەسە بینیوە لێرەوە تیرۆرست و نازانواڵێ مخەڕب ئەبێ بڵێ من ڕازگۆم درۆ ناکەم ئەوەتە لەویان بە کوشتیان بی لێرە درۆیەکەکەی لەبەرەوەی ژیانی ئەو پێشمەرگانە ئەو فیرارانە با بڵێن ئەپارێزی ئەمێننەوە لێرەیە ناتوانانی کە لەبەرەوە ڕێژەیە نسبیە بەڵام بە چ کاتێ بەیەکێڵن کەسێکی ڕازگۆیە کەسێکی بەوەفایە کە لە زۆربەی مەواقیفەکان ئەوە لەو کاتانەیە تۆ ئەگەر ڕازگۆبی قازانج و زەرەرەکەی چییە ئەگەر زەرەرەکانی زیاتر و ناتوانانی ژروفەکەەوە بارودۆخەکەوایە ژیان ئینسان ئاوایە زۆر سوپاس و جارێکی جوان بۆڵام خات و ڕۆنیاس دەست خۆش دکتۆرگیان من پرسیارێکم هەیە وەگەزانین ئێستا هەموو تەمەنەکان تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار ئەهێنن ئەگەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەستینەوە بەها ئەخلاقیەکانەوە ئایا کاریگەری خراپی هەیە بۆ بەها ئەخلاقیەکان یا بۆتە هۆی لە ناوبردننی و دایک و باوکەکان چی بکەن بۆ ئەوی مناڵەکانیان بپارێزن لە مەترسی تۆڕە کۆمەڵایەتەکان دەستخۆش زۆر سپاس ڕۆنیاز گیان واللهی باوکە گیان هەمومانەزانین ئێستا بەداخەوە هۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینتەرنێت و ئەمانە شتی بێلایەنن جیهازێکە بەڵام ئێمە خراپ بەکارێنین خۆ تۆ توانین لەو تۆڕە کۆمەڵایەتیانە لە ئەنتەرنێشتی باش فێربی زمان فێربی فێری ئیشبی بۆ خوێندنەکە و بۆچی بەڵام ئێمە بۆ خراپ بەکارمان هێناوە بەلایەنە خراپەکەی بڵێ کۆمەڵەشت لە تیکتۆک و نازانم فەیسبووک وانە بڵاوە کرێتەوە خەڵک بەرەولادانە بە مناڵ فێری شەڕەکە هەمووی جنێوە هەمووی سوکایەتیە من نازانم و ڕۆژە سێ چوار کچی کورد بە حساب ئەمانە کوردن لە ناو سیارەیەکە بیرەیان پێیە کەس نەڵێ کورد مردووە کەس نەوە گاڵتە بە کورد دەکەن و کەس نەڵێ بیرە مردووە نازانچی و شتی سەخیف باسی ئەندامی نێرینەوەمێن ئەمە ئەخلاقە ئەمە نابێت سەیریشی بکرێ بەڵامی تر بەداخەوە هیوا هەر گوێ لەوە ناگرێت زۆرترین هینیان هەیە مەجموعەیە پەیابوون بە شەڕە جنێوەکەن بە سوکایەتێکن بە شەڕ لە یەکتری هەڵێ کۆمەڵێ لەو کاتەیە ئێمە ئەرکی دایک و باوک چییە
یەکەم خشتێکیان بۆ دانی بۆ مناڵەکانمان نێڵی سەیری هەموو شتێ بکات بۆ ماوەیەکی کەمیش بێ ئەو شتانەی کە ئەزانین ئەو بەرنامە و پرۆگرام و سایتانەی کە خراپن مناڵەکانمان و هەرچەکارەکانمان بەرەو لادان دەبن ڕقابەیە خەمە سەر بڕۆ بچی بۆ لە هەر کەسێک لە ئایتیا شارەزا بێ ئەتوانێت کۆدی خاتە سەر و ناڵی مناڵەکانمان سەیریکەن چۆن مناڵی ئەمە نابێ ئەوەش ببینێت چکە بەرەو انحراف و لادانیە بێت تەمەنەکەی ئەوە نییە ئەی بۆ زۆر شتێ نووسن زایدن 18 نابێ پێش 18 ساڵ سەیریکە ئەوە ئیشی ئەمی دایک و باوکە بەڵام بەداخەوە هەندێک دایک و باوک ئایپاتەکەی وشتەکەی یاوە بە مناڵەکەی و خەتێکی ئەنتەرنێتی بۆ خستۆتە سەر ئێمە مناڵە بە کەیفی خۆی سەیری شتەکە دوای تووشی انحرافە بێ جارێ سەیری نەکرد وای لێکردە دووەم و سێمە تێیەکەوێ مەڕوەخان کاک دکتۆر زۆر کەس هەیە بە ڕۆژوو ئەبێت و نوێش ئەکا بەڵام لە کاری ڕۆژانە و مامەڵی بازرگانیە دەستپاک نیە و فێڵ ئەکا بۆچی هەتا سەمانگی ڕەمەزان نەبووتە هۆی چاکردنی ئەم جۆرە کەسانە زۆر سپاس وەڵا ئەزانی چۆنە مەڕوەخان خۆ مانگی ڕەمەزان عاساکەی حەزرەتی موسا نییە هەرچیەکی بوو یەکسەر چاکیکە نەخێرەوەی لاقی بە زۆر شتی ترەوەی مانگی ڕەمەزانی چێکە لەو کارەکان بەڵام ئەگەر پەروەردەیەکی باش نەکرابێ ئەمە ئەم کەسە ئیمانی لە دین تێنەگەشتوێت لە جەوهری دین لە حقیقەتی دین دینی وەکو عیبادەت خواپەرستی وەرنەگرتوێ وەکو عادەتی خویە دابوونەری تێوەریگرتوێ واکە خۆ هەمومانەوەی بەزمی سلێمان هەڵسۆیمان لەبیرە خۆ ئەوەی کە چوو پارەی یا بیۆ هەموو پارەکەی خورا زۆربەی ئەهلی مزگەوت بوون هەموو مسلمانن بەڵام لە کاتێکیشا ئەوە حرامە بە پێی دین چکە سووە ئێ باشە سوو حرامە خوا بەلعنەتی کرد تۆ چۆن نەچیەکەی ئەگەر لە دین تێگەشت بێتی جا لەبەرەوە ئەوانە لە دین تێ نەگەشتن خاتون گیان و بەداخەوە من هەموو جارێ ئەواڵێم ئێمە دوو جەژنمانەیە جژنی ڕەمەزان و جژنی قوربان جژنی دینی ئەبینی هەر جەژنەکەیە هەموو شت گرانەکەن ئەوە شیەکامی مسلمانە حەجیشی کردووە هەندێکیان زەکاتی ژەیە زۆربەی ئەرکانەکان جێبەجێکە بەڵام وەکوتم لە جەوهری دین تێنەگەیشتوە دین موهیمە لە جەوهرەکەی تێبگەی وەکو عادەت و خویە چۆن عادەتی کۆمەڵایەتی ماوەتە ئاوەی ماوەتە قاتونجان ئەجینا ئێستا لە ئەوروپا بۆ فەرقەکە هەیە هەموو خزم و کەسان لە ئەوروپا من هەموو جارە باسیەکەم بڕۆ کە مانگی 12 بۆ سەری ساڵ هەموو سوپەرمارکێتەکان شتەکان هەزانەکەن بۆی خەڵک تەمەتوعی پێوە بکە عەکسی ئەمن لە کاتێک ئەمە بۆوان دەڵێن کافر بەڵام ئەوان دینەکەی خۆیان ڕێزیەگرن قیەم و بەهاکانی جێبەجێەکەن ئێمە جێبەجێ ناگەن خاتونجان کوا ئەو قیەمانی لێرە جێبەجێکرێ کوا ئەو قیەمە ڕەسەنانە کە ئاینەکە بەدەگبن ڤەرسین خان ئەو هۆکارەکەی ئەوە یەکچی من سەرەتا دەستخۆشیت لێ یەکەم پرسیارەکەم ئەوەیە لە کۆمەلگایەکی وەک ئێمە کە نائەدالەتی و سیستەم و زوڵم زۆرە و ئەتوانین بڵێن کە لە مانگی ڕەمەزان بە گشتی و مامۆستا ئاینی بە تایبەتی ئەتوانێت پەرەبەم بەها ئەخلاقیانە بدات و بۆچی تا ئێستا مامۆستای ئاینی بەپێی پێویست پەری پێنایەوە زۆر سپاس وەڵاهی هێزانی چۆنە ڤەرسین خان مامۆستای ئاینی بۆ نەیتوانیوە ڕۆڵی خۆی ببینێ یەکەم مزگەوت یەکێکە لە دامەزراوەکان بەڵام کێشەکە چیە ئێستا مامۆستا ئاینیەکانیشمان هەمووی دابەش بوون بەسەر حیزبەکانە مامۆستا ئاینیەکانیشمان دابەش بوون بەسەر ئەنواع مەزاهبە ئەوەڵێوە باشە ئەوەڵێوە خراپە ئەوەڵێوانە اینجا دوای ئەوە کۆمەڵی هۆکاری تر هەیە بۆ نمونە ڕاگەاندنەکان ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان خێزان برادەری خراپ چیەمانە زۆر جار نەڵێ مامۆستا ئاینەکەی شتەکەشی بکات جێبەجێ بکات لە هەمان کاتیشا ئێمە بەداخەوە نەمانتوانیوە خوتبە مامۆستا زۆربەی مامۆستا ئاینەکان بەس خوتبایان قسەی ئەیکەن نەمانتوانیوە بیکەین بە فعل و کردار ئەها چۆن نمونەی ئەوم بۆێنێتەوە لە مەکتەبە ئێمە هەر نەسیحەتەکەین و ئامۆژگاریەکەین و مناڵەکە پاک و خاوێنی لە ئیمانەوەیە بەڵام بە عەمەلی پراکتیک پێمان نەکردووە ئەوی ژۆی مامۆستا ئاینەکانیش وەکو قوتابخانە خوێندنگاکانمانەوە زیاتر لەسەر شی نەزەریە شتەکان دووبارە ئەکرێتەوانەیە بەڵام کاریگەری هەندێک مامۆستایان بەڵام کاریگەری خۆی هەبووە شەقودۆک و نمونەیەکی جوان بوو هەندێک جار بەداخەوە چەندێک کە من مامۆستا هەیە شتێک گەڵێ بەس خۆی بە عەمەلی جێبەجێ ناکات ئیتر خەڵک قەناعەتی پێی نییە هۆکاری وەڵات زۆر هەیە بۆیە ڕۆڵی خۆی نەبینیوە دوا بەشدار بوو لەگەڵ کاکە خالیدا دکتۆر سپاس بۆ بەرنامەکەتان پرسیارەکەی من سەبارەت بە دەستپاکی و ئەمانەداری بوو بەس حەزەکەم بیگۆڕم بەڕوا جنابەت ارتباتی یا دژایەتی لە نێوان دەسەڵاتداری و ئەخلاقە هەیە یامنا ئێستا من کەسێکی عادیم لەوانەیەگە پارێ ببینم بڵێم نابی دزم ناوی چی بکەم بەڵام لەو کادا کە دەسەڵاتدار بم دژ بەو قسەی خۆمە بەو شتەی دەرونی خۆمە ئەماڵەکەم ئەو دژایەتیە هەیە یامنا کاکە خالد جان
تۆ ئەمانەت و ڕازگۆیی یا هەر شتێکی ڕەبت کرد بە دەسەڵاتەوە خۆی لە ناحی علمیەوە ڕەبتە بە ویژدانەوە ویش دەسەڵاتە ویژدان یعنی ئەگەر جەنابە من ویژدانێکی باشمان بۆ دروست بوو زانی بوومان ئەمە حرامە و ئەمە حەڵاڵە ئەمە حەقی منە و ئەمە حەقی من نیە ویژدان ئەو ویژدانەمان نائێڵێ بچم بۆ لای حرامەکە محاسەبە مەکە وەکو چەکوش پێ ئاماکێشە ئیتر دەسەڵاتم هەبێ و سەرۆکی حیزبێک بم و ڕئیسی حکومەت بووم و کرێکارێک بم فەرقی نییە علاقی بە ویژدانەکەوەی دەسەڵاتەکەەوە هەیە بەڵام ئەگەر ویژدانم بۆ دروست نەبوو بوو ئەو دەسەڵاتەی لە ناوە ئەو هێزە دەرونی کە پێڵێن ویژدان لە ناوە نەبوو لێپرسینەوەم لەگەڵ بکاوە حرام و حەڵاڵە نابێ بیکەم ئەو کاتا بێ دەسەڵاتی دەرەوە هەبێ پۆلیسە بێ قانون هەبێ یاسا هەبێ بە چەکوش لەگەڵ ئەمانەیە مامەڵە بکات بەهێز لە ناو ئەمانە نێڵێ دزی بکەن و تاوان کە زەمیری نیە محاسەبەی بکات بەڵام دەکرێت کەسێک بێ دەسەڵاتدار بێ و لە هەمان کاتە ویژدانی نەبێ لە هیچ ناگەڕێتەوە بێگومان هەموو شتێکەکان دەکرێت کەسێک هیچ دەسەڵاتیشی نەبێ بەس خاوەن ویژدان نەبێ دەکرێت دزی بکە و تاوان بکە لەبەرەوەی دزیەکە فەقیریشی تیا و دەوڵەمەندیشی تایە خوێنەواری تیا و نەخوێنەواری تیا کەواتە علاقەی بە جۆری کەسێتی و پەروەردەکەیەوە هەشە مناڵی فەقیرە هەژارە هیچی نییە بەڵام پەروەردەیەکی جوان کراوە ویژدانێکی جوانی هەیە ویژدانەکە محاسەبەیەکە ویژدانەکە چییە دینە و قیەم ئەخلاقیەکان و بەها جوانەکان چۆتە ناوە محاسەبەمانەکات لەگەڵ لەسەر شتە خراپەکان کەواتە علاقەی بە دەسەڵاتی دنیاویەوە نییە علاقەی بەو هێزە دەرونی ناوە علاقەی بە کەسێتی ئینسان و پەروەردەکەیەوە هەیە زۆر سپاس هەتا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش بینەران بیسەرانی خۆشەویست کە تا ئێستا نەڕۆشتن بەم لاولایە لەگەڵ شاشەکەیە بوون هیوادارین ئینشەڵڵا سوود بەخش بوو بێ تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ